ڕۆژانە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان گوێبیستی ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆ دەبین کە زۆربەیان قوربانی و کارەساتی دڵتەزێنیان لێ دەکەوێتەوە. خراپی ڕێگەوبانەکان و پابەندنەبوونی شۆفێران بە ڕێنماییەکانی هاتوچۆ بە تایبەت تیژڕەوی و تێپەڕاندنی هەڵە و سەرقاڵبوون بە موبایل لە کاتی شۆفێریدا هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانن کە هێندێک جارگیان لە دەستدانی تەواوی ئەندامانی خێزانێکی لێ دەکەوێتەوە جگە لە زیانە مادیەکان. ئامارەکانی قوربانی هاتوچۆ ئاماژەی مەترسیدار دەخەنە ڕوو کە بەراورد بە وڵاتانی دیکە لەم هەرێمەدا لە ڕیزبەندی یەکەمەکانی هۆکاری گیان لە دەستدانی هاوڵاتیانە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری پارێزگای سلێمانی چەند ڕووداوێکی دڵتەزێنی هاتوچۆ ڕوویدا کە ژمارەیە قوربانی لێکەوتەوە و تەنیا لە ماوەی 3 ڕۆژی ئەم هەفتەیەدا لە چەند ڕووداوێکی هاتوچۆدا لە سنووری سلێمانی 5 کەس گیانیان لەدەستداوە و 11 کەسی دیکەش بریندار بوون. یەکێک لە ڕووداوەکان کە بەهۆی گەورەیەکەیەوە بۆ ڕۆژەفی میدیاکان لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود ڕوویدا. بارهەڵگرێک ژمارەیەک ئۆتۆمبیلی ڕاماڵی و زیانی زۆری پێگەیاندن ئەمە جگە لە برینداربوونی 5 کەس کە برین یەکێکیان سەختە. ڕۆژێک دوای ئەو ڕووداوە لەسەر ڕێگەی بەرانان لە شارۆچکەی دەربەندیخان بارهەڵگرێک ئۆتۆمبیلێکی کرد بەژێرەوە کە 6 سەرنشین تیایدا بوو بەهۆیەوە 5 کەس گیانی لەدەستدا و کەسێکیش بریندار بوو. ئەوەی بۆتە جێی سەرنج زۆرێک لە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی بارهەڵگرەکانەوە ڕوودەدەن بە تایبەت لە ڕێگەوبانەکانی دەرەوەی شار. سەبارەت بە هەر هەوڵێک بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ وتەبێژی بەڕێوەبراتی گشتی هاتوچۆی سلێمانی پێی وایە ئەگەر شۆفێری سەرپێچیکار ڕوبەڕووی سزای تون بکرێتەوە و دادگا ڕۆڵی باشتر بگێڕێت و ئەوەی پێی دەوترێت سوڵحی عەشاری نەمێنێت و ڕێگەکانیش باشتر بکرێن بە تایبەت ڕێگەکانی دەرەوەی شار ئەوە ئەم ڕووداوانەش ڕوو لە کەمبوونەوە دەکەن. لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2022دا بەراورد بە ساڵی 2021 ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر کەمیش بێت ڕووی لە دابەزین کرد. بەڵام لەم ساڵدا گەرچی ئەمارەکان بڵاو نەکراونەتەوە بەڵام وەک ئەوەی دەبیندرێت ڕووداوەکانی هاتوچۆ ڕوویان لە هەڵکشان کردووە. لە ساڵی 2021دا لە سنووری پارێزگای سلێمانی تێگڕا 1240 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە کە سەرجەمیان گیان لە دەستدانی 231 کەسی لێکەوتۆتەوە لەگەڵ برینداربوونی 3849 کەس. لە ساڵی 2022دا ڕووداوەکانی هاتوچۆ لە سەرتاسەری پارێزگاکە 1065 ڕووداو بووە و بەهۆیەوە 174 کەس گیانی لەدەستداوە و 3843 کەسی دیکە بریندار بوون.